دەبەستێ کە لەسەر سەدان هاتنەوەکەی نەوشڵا مستەفا و هەروە دوای گۆڕانکاری ناو بستنەوەی گۆڕان. بەڵێ ئەم کاتتان باش کاگنیشوان و خۆتان ئاگادارن ماوەیەک لەم و پێش چۆ دەرەوە بۆ چارەسەری کێشەی تەندروستی دوای عیلاجەکانی تەواو بۆ کێشەی تەندروستی نەماوە وەزەکەی باش بۆتەوە ئێستا هاتوۆتەوە ناو ئێمە و کاگنیشوان ئەبێ هەمومانەوە بزانین کە ناکرێت کەسایەتی و قورسایی و پێگەی کاگنیشوان نادیدە بگیرێ بەڵام کاگنیشوانیش بە تەنیا دارعسای موسای پێ نییە کە بە هاتنەوەی ئەو هەموو بار و دۆخەکە ئاسایی بکرێتەوە بەڵام کاگنیشوان وەک خاصلەتی خۆی وەکو هەمووشمان پەرۆشی چارەسەری ئەم قەیران و ئەم پرۆسی سیاسی چەقبەستوی ئێستای هەرێمی کوردستانە هەموومان بەیەکەوە هەوڵی چارەسەری ئەو کێشە و قەیرانەدن کە لە هەرێمی کوردستان دکتۆر شۆڕش ئێوە پارتی بینێ نەکرد بێن بەڵاتان کاکەجان داوای لێبوردنەکەم هیچ ئەوەیەک نییە کاکەجان و کاگنیشوان هاتوۆتەوە خەڵکیشە بینێ و لەگە خەڵکی دانیشێ و شوان بێ ئەوەی ناوی هیچ دانێک بینێت تەنها وتی نەوشڵا مستەفا کە گەڕاوەتەوە کەسایەتی دەبینێ وەلایەن تریش دەبینێ بەڵام ئاماژەی بە ناوی هیچ کەسایەتی و وەلایەنە سیاسەکان نەکرد دیارە پامەکەی بزوتنەوەی گۆڕان هەرەو بوو کە شۆڕش حاجی لەو کۆنفرانسە هەوڵێدا باسی کرد. من محمود نوچەکانی نارتی گەلێک سپاس دەمێن بێ جارەکەدن زانیاریە نو دێتەوەر